هەر لە هەورامانین لەگەڵمان نابن. سەیرە ئەوەی کە تەنها سنووری جا کردوتەوە لە نێوان دوو وڵاتە کە ئەویش هەرێمی کوردستانی عێراق و یاخود ناوچەی هەورامانە کە دواخاڵی سنوورەکە تەنها ئەم بەردانەیە کە ئێستا ئێوەی بینن ئەم بەردە ڕەنزەردانەیە کە ئێستا ئێوە بینن لە شاشەکەمانە لێرە سنوورەکان کێشراوە بەڵام ئەم سنوورەش نەبووتە هۆی ئەوەی کە دابڕانی کۆمەڵایەتی بەڵکو تا ئێستاش لە هەورامانی کوردستانی خۆمان و کوردستانی ئەودی و ڕۆژهەڵاتە لە کاتی بۆنە کۆمەڵایەتەکانە پرسەیەکە یاخود بۆنی هاوسەرگیریە هاتوچوو یەکتریەکەن و وەکو بیستمان زۆر جاریش هەر بەدەم پیاسەوە سنوورەکان ئەبەزێنن. خۆی بیارە هانە گەرمەڵە و یا گوندەکانی تر بڵێن کێ منە و بێرواچوەمانە زۆربەی ئەو خەڵکانەی لێرەیەژی نامۆزای لەوێ یا پورزای لێرەیە یا ئەو خاڵۆزای لەوەیە ئەم خاڵۆزای ئێمە تێکەڵین یعنی ئەگەر تەعزیەیەک شتێک هەبێ زۆربەی خەڵکی بیارەچێتەوێ بۆ تەعزیە بۆ فاتحە خواندن ئەوانیش ێن و هەروەها جارانیش ئەگەر نوێژی جومعە کرابێ ئەو گوندە هاتووە تێرە یعنی تەقریبەن وەکو توانم بڵێم هانە گەرمەڵە و بیارەوەمانە وەکو غۆربەت غەریبی تیا بەدی ناکرد. ئێستا ئێمە لە دوهەمین خاڵی سنووری هەرێمی کوردستانین. بێگومان لە پشت ئەم بەردەوە سنووری کوردستانی ڕۆژهەڵات دەست پێکات یاخود بڵین سنووری وڵاتی ئێران دەست پێکات. من لە شارێک شمای شارتم پێداوە ئەڵێم یۆرامان ینی یەک هەورامانی یا یەک پارچەی کوردستان ینی ئەگەر مادەم سنوورەکەی کوردستانە من هەست بە دوو پارچەی دوو وڵاتی ناکەم ئەو دیو کوردستانە ئەم دیو کوردستانە من هەر بە شوێنێکی ئەزانم. ئێستا پێشەوە لە سنووری کوردستانی ڕۆژهەڵاتە یاخود لە سنووری وڵاتی ئێرانە وێنەی منەگرێت منیش لەسەر سنووری خۆمانم. یعنی ئەو بەردە ئەو بەردەی تر هینە ئەو بەردەی تر ئێرانە کورە ئەمە بووە لە ڕای خوا تۆزێڵ چاونە ئێستا ئێرە هینە ئێستا لە خاشی ئێرانین بیکەن ئەمە ئێرانێمە تیا دانیشتو ئەو بەری ئەو جۆگە ها دوو قاڵ بە قاڵێکی عێراق قاڵێکی ئێرانە ئەوانە ڕاتە سەرترۆ ئەو هینانە چێلیاندا ئەوەتە ئالەومارە ئەی خۆش ئەم هاوینە هاتن بابە ئەوە میلی ژمارەونێ ئەو میلی ژمارەونێ هم هاوینان خەریک و شۆفڵە و خالد ناریش ئێرانیش وەڕای چە بەغانەیەش وانە و برا هینە تاوان هاتوچوو یەکتری شەکەن وانێ ژن و ژنخوازی هەیە و ڕست بەلاوە دڵ نەسەیداتی ساردەم ڕسم ڕسمی پازدار ڕسم لەگەڵاگرتوون دانیشن لامان برتو بەسەیکە ماشەڵڵا ماشەڵڵا ئەو پازارە و منم ئەوە پازدارە خەڵکی جوان ڕۆیە ئەوە پازدارە خەڵکی جوانڕۆژ منم ژنخوازی ئاوایە حالیان دەوری مانگێکە ژنێک لێرە هینی شووی کردو بە کوڕێکی ئەو دیو خەڵکی ئانەگەرم لێ بەستەبان ئەگەر بیگوازیێتەوە ئەوسا پاساپۆریا لەوێ دانیشیا کوڕەکەیەتە ئێرە وەڵا کورسای چارشەیەەکە کوردی تایوانێ پازارەکان کورد
كورد برا ئێمە ئێرانی تۆ لە ڕۆژهڵاتەوە ئێوە خەڵکی و دێن خەڵکی و دێن وانە تێرا لێ ڕێگەمان ناگرێت بەس پاسپۆرتۆ بێنەوەڵە ڕێگولێ ناگرێت سنوورێک دانرابێ بۆ ئینسانەکان بۆ نمونە لە ناوچەی هەورامانە ئێستا ئەو نالۆنشینی کە ئیبین کە ئەو خانووە ئەو بەڕێزەوتی لە پشت ئەوە ئیتر ناوچەی باوڵین وڵاتی ئێران دەست پێکات ڕنگ نییە تۆ بۆتە بێت بەبێ پاسپۆر یاخو بەبێ ئیجازەیەک بڕیتە ئەو سنووری ئەو دێوە تەنها سنوورەکە ڕەنگە ئەو خانووە بێت ئەوە شوال لێرەوەتەوە تاوە ڕێگە ئەمە ڕێگی قاچاقیان ڕێگی گاز و بەنزین و مانێ نەمە دوگاگە زمانی پارەیە عادەتەن بازار هەر وەرەگرێ هیچی نییە هیچ پێ نایە زەن چەند پارەیە لە حوت تا یازە ناتوان بێت حوتی وارە بۆ یازە شەو بڕێ ئەوەی بار نایە جاز جۆگەیەک هەیە لەو بەر ئەم دیوی عێراق و دیوی ئێرانە ئاوایە ئەو جۆگەی لەوێ وەڕوە پشت لەو ماڵانە ئێرانە لەو 50 مەتر لەو لای ماڵەکانەوە ئێرانە کاکە پێشەوە نشینە 50 مەتر لەو لای لە نشینەکەەوە ئێران بەس لە چەمەوە هەتا بڕۆی تقریبان 2 کیلۆمتر لە چەمەوە بڕۆیە عێراقە بۆتانەیە بەسەن لە پشت ئەو لاینۆنەشینەوە بڕۆنە سەر ڕۆشتوی نەگە سەربازی لێ نەبێت ئەتوانین بەڵ سەربازی لێبێ ناتوانین نەخێر تەقەشتیوازێنە بەڵێت تەقەشتیواکەن ئەو گرنەوە بن ئای چۆنە سنوورە بەزێنی سەد جاروانەوت بەخوا کاکە گەچیان گرتە ناو کیساردەوە لە باتی ئاردێنامان تۆ لێرە گەشت دەستوی دەکەوێت تێرا زۆر بەزەی پێات ئاخرەوەی تر بە گڵۆڵی لە لێژیایە ئارەوەڵا ئەبێ خزمەتیشی لە کاتی تازە وشتای هەتا دێوانێ حەزەکەی برجە ڕاو کاتەوە فەردا دیاش کاکیان لە ئێمە خزمەتدانیشمانانی پەنجەوە تاش پێ نابرای لە خزمەتدان لە دوی و دیش هێن لە دوی ئێرانەوە بەڵێ ئێستا تقریبان ئەندازەی 12 تا 15 فەقەی ئێرانی تایە بەسیفەتی ئەوەی کە شارۆچکەی بیارە لەگەڵ ئەم دوولادەیە کە هاوسنوورن لەگەڵ بیارە پێیان هانە گەرمەڵە و کەیمنە و ئەم شوێنانە وەکو بڵێ خزمایەتێکیشیان لە مابەینە پێیا بووە جا هەر بەو سیفەتەوە ئەو بەڕێزە ئێرانیانەی کە دێن بۆ بیارە لە بیارەوە ڕێزیان ئەگیرێ و هیچ ڕێگرێکیان لێ ناکرێت بۆ هەروەها ئەوانەی ئێرەش کە بستنە سەرەوە ئەلبەتە ڕێگەرێکی وایان لێ ناکرێت بەڵام بۆ دەرەوەی بیارە بڕۆن ئەلبەتە بەبێ وەرەقە ناتوانێت. چون شونم میشتنه روی گل تر کردن تا تای تغراقی سنبل نامت چون اوراد سپوه واران موانوش و گرم نپای دیواران دوای ناوبڕێک ئەگەڕێن وڵاتان هەر لە هەورامانی لەگەڵمان هەبن.